بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگۆی تایبەت بە ئەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە هەوڵ دەدەین ئەمڕۆ قسە لەسەر باسێکی گرنگ بکەین کە بریتیە لە قەیرانی دیموکراسیەت لە خۆراوە یاخود لە ئەوروپا و لە ئەمریکاش. دیموکراسیەت بۆ خۆی کاتێک کە باز دەکرێت نموزەجەکانی ڕۆژئاوا و ئەوروپا دەخرێتە بەرچاوی هەموو لایەک یاخود ئەو وڵاتانەی کە لە دەرەوەی ئەمریکا و وڵاتانی خۆرئاوا نموزەجی دیموکراسیەتەکەی ئەوانیان بۆ دەهێنرێتەوە. ئێمە هەوڵ دەدەین ئەمڕۆ قسە لەسەر ئەم باس و تەوەرە بکەین دەپرسین ئایا دیموکراسیەتێک جیاوازی ڕەگەزی و جیاوازی ئاینی و ئەنجامی هەڵبژاردنەکان قبول نەکات بۆ خۆی چ دیموکراسیەتێکە؟ ئەمە چ مۆدێلێکە لە دیموکراسی؟ ئەوەی کە لە ڕۆژانی ڕابردووە بینیمان دۆناڵد ترامپ نەتیجە یاخود ئەنجامی هەڵبژاردنەکانی بە شێوەیەکی گشتی ڕەت کردەوە بۆ پاساوی کە گوایەت ساختەکاری کراوە هەروەها دەزوەردان لە سنووقەکانی دەنگدان کراوە. لە ڕابردووشدا بینیمان بە تایبەتی لە مایسی ڕابردووە کە چۆن جیاوازی ڕەگەزی یاخود بڵین توندوتیژی بەرامبەر ڕەشپێسەکان کرا لە وڵاتەوە هەروەها لە ئۆکتۆبەری ساڵی 2020دا بینیمان جیاوازی ئاینی بە تایبەتی لە وڵاتیشی وەکو فەڕەنسا کە خۆی بەلانگەی دیموکراسیە زانێ بە چ شێوەیەک ڕوبەڕووی پیرۆزیەکان یاخود مقدسەکان بوونەوە سوکایەتی بە کەسایەتی پەیامبەری ئیسلام کرا لە وێنەی کاریکاتۆریدا. ئێمە هەوڵ دەدەین ئەمڕۆ قسە لەسەر ئەم باس و تەوەرانە بکەین کە قەیرانی دیموکراسیەتە لە خۆراوە بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا شەماڵ ئەحمەد مامۆستای زانکۆ و توێژەری سیاسی کاک شوان هەورامی نووسەر و ڕۆژنامە نووس بەخێر بێن بۆ ستودیۆی پەیام. مامۆستا شەماڵ ئەگەر ئێمە بین پێناسەی دیموکراسی کەین یاخود ئەوەی کە لە پێشێکەکە ئاماژەم پێکرد ئەکرێ ئەو مۆدێلە دیموکراسی ئەمڕۆ لە خۆراوە پیادەکرێت ناوی بینین چ مۆدێلێک ئایا مۆدێلە حەقیقەتە ڕاستیەکەی خۆیەتی کە دیموکراسی لە ڕووی تیۆریوە تەبەنی لێکە یاخود ئێستا بۆ خۆی دیموکراسیش کەوتۆتە بەردەم کۆمەڵی قەیرانی گەورەوە. زۆر سپاس سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان، زۆر سپاس بۆ بەڕێستان و زۆر سپاس بۆ کەناڵی پەیام. یعنی بەڕاستیکە ئێمە کاتێک کە باسی دیموکراسیەکەین کۆمەڵە پێناسی زۆر هەیە بۆ دیموکراسیەت، بەڵام ئەنی پوختی ئەو پێناسانە ئەوەیە کە فرانکلین پێناسی کردۆکاڵێ بریتە لە فەرمانڕەوایەتی گەل لەگەلەوە بۆ گەل. ینی ئەمە پێناسێکی زۆر سادە و ساکاری چەمکی دیموکراسیە. بەڵام ینی پرسەکە لێر ئەمە نییە، بەڵکو پرسەکە ئەوەیە کە دیموکراسیەت لە ماوەی تەمەنی خۆیان ئەوەی کە ئێمە پێ ئاشناین و لە ناو تاریخی سیاسیای خوێنمانە هەر لە ئەسیناوە بگرە هەتاوەکو ئەمڕۆی لەگەڵا بێت کە ئێمە باسی ئەزمموی دیموکراسیەتی ئەمریکاکەین. ئەنی ئەم دیموکراسی ئایا بە تاڵی خەمولیوە یان ئایا فعلەن ئەم پرۆسەیە هێشتا بواری ئەوەی ماوە کە گەشە بەخۆی بنیا خوێنە. مامۆسای بەڕێز ئێمە ینی کاتێک کە سەیری مێژووی دیموکراسی دەکەین لە مێژووی هاوچەرخە لێرە ینی ئەم فترە زەمەنیە لە سەرەتای سەدەی 20ەوە تاوەکو ئێستا هەندێک لە ڕێکارەکانی کە بە ناوی دیموکراسیەتە لە لە 20ەکانی سەدەی 20 لە 70ەکانە لە 80ەکانە لە 90ەکانە چۆنتە بۆ جێبەجێکردن لە هەندێک وڵاتانە کە خۆیان بە ینی لانکەی دیموکراسیەتە زانن. بۆ نمونە ڕێگادان بە خۆکاندیرکردنی ڕەگەزی بەرامبەر کە جیاوازی جەندەریە لە مابینی پیا و ژنانە لە سویستا لە 70ەکانی سەدەی 20 کە چۆ بۆ جێبەجێکردنەوەی ئافرەتان بان هەبوو خۆیان کاندیرکەن بۆ پۆستێک لە دامەزراوەکانی حکوومەتی سویسرایە. کەواتە ئەم پرۆسەیەک ئێمە ئێستا باسیەکەین پرۆسی دیموکراسیەت هێشتا خۆی بۆ خۆی پێویستی بە کومەڵی هەنگاوی تر هەیە بۆی بچێتە بواری جێبەجێکردنەوە، بۆی بچێتە بواری گەشەکردنەوە زیاتر گەشە بکە. ئەمە لەلایەکەوە لەلایەکی تر یعنی هەموو سیستەمێکی سیاسی تاوان دیموکراسیەت بەشێک لە سیستەمە سیاسەکان جۆی سیستەمی سیاسیمانێ وەکو دیموکراسیمانێ دیکتاتۆریمانێ و تۆتالیتیمانێ مەسەڵەن سیستەمی شیعیمانێ خو لە بەرامبەر کۆمەڵێک سیستەمی ترمان هەیە. ئەم سیستەمە سیاسیانە هەدەفێکی هەیە، ئەوش ئەوەیە کە بریتە لە صیانەت النظام پارێزگاریکردن لە سیستەم خۆی بۆ خۆی. واتە ئەگەر سیستەمێک نەتوانێت خۆی بۆ خۆی جارێکتە خۆی نوێ بکاتەوانێ واتە دیموکراسی بەتەوانێت ئەو سیستەمە لە کۆتاییە بەرەو فەشل ئەڕۆ. ئەمە قسەی من نییە، قسەی زۆری ئەو بیرمەندانەیە کە لە بواری سیاسەتە و لە بواری دیموکراسیە نووسیویانە. یەکێکی تر لەو خاڵانەیە کە پێویستە لە ناو کرۆکی دیموکراسیە هەبێ وەکو پرۆسی دیموکراسی بریتە لە ڕۆڵی کۆمەلگای مەدەنی کە ئەڵێن ڕۆلی کۆمەلگای مەدەنی واتە دوورکەوتنەوەی کۆمەلگای مەدەنی لە بەکارهێنانی ڕەفتار و هەڵسوکەوت و بڕیاری توندوتیژانە بۆ
ڕفتار و هەڵسوکەوت و بڕیاری نەرمونیانە نەبووی بتوان دەست و پەنجە نەرم بکەن لەگەڵ ئەو سیستەمە سیاسی کە لەو کاتەیە لەناو کۆمەلگایە گەشاکە و نەشونماکە بەشێکی تریان بریتە لە چالاکی سیستەمی سیاسی یعنی هەموو ئەمانە کاتێک ئێمە سەیری دەکەین ئەتوانین بیکەین لەناو ئەو خانەیەوە کە ئەنی بەڕاستەکەی دیموکراسیەت پرۆسەیەکە سەرەتاکەی هەبووە ئەوش ئەوەیە کە بریتە لە دانان بە مەبادئەکانی دیموکراسیەتە پاشان وردەوەدا ئەمانە گەشاکە ئەبێ ئێمە لێشە دووش لێک جیاوکەینەوە ڕاستەکەی یەکێک لەوانە بریتە لە ئەو کۆڵەکە سەرەکیانی کە پێوتێ مەبادئی دیموکراسی وەکو ئازادی ڕادەربڕین وەکو یەکسانی وەکو دادوەری کۆمەڵایەتی وەکو حکمی دەستور ئەمانە هەمیان کۆڵە مەبادئ لەناو دیموکراسی بەڵام لەگەڵ ئەمەشا ئەبێ شتێکی تر جیاکەینەوە کە وتە لە ئیجراعاتەکانی دیموکراسی ڕێکارەکانی دیموکراسی بۆ ئەبینی تۆ کاتێک کە سیری ئەزمموی گەشەکردنی دیموکراسی ئەکەی لەناو جیهانە بە چەند جۆرێکمان هەیە بۆ نمونە لە لیبیا دیموکراسی جەماوەری هەبوو ئەیان و ئێمە دیموکراسی جەماوەریمان هەیە لە عێراقا ینی کام سیستەمی سیاسی هەیە جەنابەگە ملاحەزە کردبێ کام سیستەمە سیاسی هەیە بەخۆی بڵێ من دیموکراسی نیم هەتا لە اتحادی سۆڤێتی ئەو سایپیانە و دیموکراسی تۆتالی دیموکراسی عمالی کرێکاری لە سینا بە هەمان شێوە کەواتە ئەنی چەمکی دیموکراسی بێمە مەبادئەکان لەگەڵ ئیجراعاتەکانان لە یەکتری جیاوکەینەوانێ تاشن ئەم دوانە هاوتای یەک ئەڕۆن ئەوە ئەمانگەێنێ بە کۆمەلگایەکی سەقامگیر و بە سیستەمێکی سیاسی سەقامگیر. بەڵێ سوپاس کاکشوان دیموکراسیەت لە دوای سربەخۆیی ئەمریکا زیاد لە 2 سەدەونی و هەروەها شۆڕشی فەڕەنسا کە لە خۆراوەوە ڕوەدا لە وڵاتانی کە لانکەی خۆیان بە لانکەی دیموکراسیە زانن تاوەکو ئێستا وەکوی مامۆستا شەماڵ ئاماژەی پێکرد هێشتا بە سەرپێی خۆی نەکەوتوێ وەکو دەڵەمە یاعی مابێ بگا خۆی بگرێت یعنی بۆ خۆی ئەما کە ئەو ئالێتێکە بۆ ممارەسەکردنی حکم و دەسەڵات بۆ خۆی مەحاڵەتێکی تەندروستە کە ئێمە هێواش بەرەو سێمین سەدەی ئەوە بڕێن کە لە ئەوروپاوە باش لە بازە دیموکراسی بگرەوازەوە بێنە کاتی خۆی لە ئەسینا و ئەسپارتە ئەمە پیادەکراوە بەڵام لە ڕووی مۆدێلی دەوڵەتداری و هەروەها سەردەمی مۆدێرنەوە ئێمە ئەم 3 سەدەیە تێپەڕیوە هێشتا پێویستە چاوەڕێی ئەوە بکەین کە دیموکراسیەت پێویستی بە کاتەیە بۆی بکەوێتەوە سەر پێی خۆی ئێمە ئەگەر لە بیرمان بێ لە 2023 کە جۆرج بۆش عێراقی داگیر کرد و پێشتریش ئەفغانستان بیانووی سەرەکی ئەوە بوو کە ئێمە پێویستمان بەوە هەیە ئەم مۆدێلە دیموکراسی کە لە خۆرئاوایە و لە ئەمریکایە بیگوێزینەوە بۆ وڵاتانە بەڵام لە ڕۆژی چوارشەممەی ڕابردوو کە لایەنگرانی ترامپ هەڵیان کوتایە سەر کاپیتال هێل کۆنگرێسی ئەمریکا و ئەو دیمەنە وەحشیانەیان نیشانی هەموو جیهاندا کە ینی وڵاتێکە وەکو وڵاتی جیهانی سێیەم ینی جەماوەر مامەڵە لەگەڵ گەورەترین و پیرۆستترین دامەزراوەی شەرعی لە ئەمریکاەکە لە یەکەمین لێدوانیە جۆ بایدن وتی دیموکراسی لە وڵاتی ئێمە هەشە ینی بە هێنا عەرەبیەکەی ینی فشۆڵە ینی جاران مامجەلالەی و دەڵەمەیە ینی دیموکراتیەکەیان دەڵەمەیە و بۆی هەیە کە بکەوێتە بەر ئەو مەترسیە بەگشتی وەکو مامۆستا ئاماژەی پێدا لە سەدەی 20ەمە لە ئەوروپا کە ئەوانی شانازی بە سیستەمی دیموکراتی خۆیانەوەکەن بۆ نمونە ئەدۆڵف هیتلەر بە دەنگی زۆرینەی خەڵکی ئەڵمانیا هاتە پێشەوە بوو بە مستەشاری ئەڵمانیا مۆسۆلینی بە دەنگی زۆرینەی ئیتالیەکان دەسەڵاتی گرتە دەست دەی ئێستا چۆن باسی ئەو دوو کەسایەتی ئەکرێ لە غەربە کە من پێم وایە دۆناڵد ترامپ لەگەڵ ڤیکتۆر ئۆربان و لەگەڵ ماری لۆپانی فەڕەنسا ینی ئەمانە هیچیان فەرق نین لەگەڵ ئەدۆڵف هیتلەر و مۆسۆلینیە بەڵام ئەمانە ینی وەکەڵێ لە قۆناغێکی جیاوازی بڵین جیاوازی دیموکراسیە ئەژین کە قۆناغەکە بەداخەوە ئەڵێم قۆناغێکی
پڕ لە قەیرانە و قۆناغێکە وردە وردە قەیرانە قوڵەکانی سەردەمی ئێستەی دیموکراتی دەرەخان. بەڵام کاک شوانێ ماگەر بێت و قسە لەسەر خودی چەمکەکە بکەین بە بڕوای تۆ کە باز لە خەوشی دیموکراسیە کرێ زۆرجار ئەمەش بۆ خۆی خەوشێک نییە کە ئەوانەی کردویانە بە مەبادی و وەکو پرەنسیپێک یاخود ئالێتێک بۆ ممارەسەکردنی حکم و دەسەڵات بەکارێن بۆ خۆی نوقسانی تایە. نوقسانیەکە لەویایە بەڕاستی ئێستا دەرەکەوێ کە مەرج نییە ئەوەی کە بە وتارێکی شەعبەوی بە وتارێکی سەرنجڕاکێش وەکو دۆناڵد ترامپ دێتە پێشەوە و زۆرینەی دەنگ بەدەسەیێنێ و ئەتوانێ بەم چاواشەکاریە کۆمەڵێ لە جەماوەر هەڵخەڵەتێنێ و دەنگی پێ بدا وەکو پێشتر هیتلەر کردوویەتی مۆسۆلینی کردوویەتی. خەلەلەکە لێرایە ئایا نابێت ینی پێوەرێک هەبێ بۆ ئەو جۆرە شەق کەسایەتیانەی کە ئەم پۆستە گرنگانەی ینی وڵات ینی ئەگرنە دەست وەکو پۆستی سەرۆکایەتی ینی ئەو پێوەرانە چین کە پێویستە ئەم کەسایەتیانەی پیا تێپەڕێت کە من پێم وایە ئەمە خەلەلێکە لە سیستمی دیموکراتی خۆرئاواییە لەوانەیە کەسی ڕەخنەم لێ بگرێ بڵێ جا ئەوە وەکەڵێ زیاتر ئازادی کۆتوبەند دەکرێت بەڵام لە ڕاستیە کەسایەتێکی وەکو دۆناڵد ترامپ دەرئەکەوێ نە لە ڕووی ناوخۆی ئەمریکاوە نە لە ڕووی سیاسەتی نێودەوڵەتیەوە نە ئەبوو سەرۆکی گەورەترین و نمونەییترین وڵاتی دیموکراتی دنیا بێت دەرکەوت لە ڕووی نێودەوڵەتیەوە دیموکراسی پاشەکشەی کرد مافەکانی مرۆڤ پاشەکشیان کرد و دەرکەوت ینی لە چوارشەمەی ڕابردووە ئەم کەسایەتیە بەبێ هەستکردن بە مەسئولیەت یەک سەعات هانی وتارێکی ئاگرینی داوە هانی میلیشیاکان و لایەنگرەکانی ئەدا کە دوجار ئاراستەشی کردن وتی بچنە سەر کۆنگرێسیش ئێوە ینی تەزویر کراوە لە هەڵبژاردنا چاواشەکاری کراوە ئێوە نابێ ڕێگە بدەن ینی ئەم تەزویرە بچێتە سەر هەتا ئەم لەحزایەشی لەگەڵا بێ دۆناڵد ترامپ ئیعترافی نەکردووە بەوەی کە بایدن یعنی بە دەنگی زۆرینەی خەڵکی ئەمریکا هاتۆتە پێشەوە و ئەگەر ینی لە وتارێکی دا لەم یەک دوو ڕۆژە وتی ئەوەی کە لە کۆنگرێسا بڕیاری لەسەر دراوە ئەوە ینی وەکەڵە ئیعترافی پێکرێت کە سەرۆکی ئەمریکایە بەڵام باشداری نەکردنی لە مەراسیمی سوێند خواردنی جۆ بایدنە ئەوە دەری ئەخا کە ترامپ ڕازی نییە و بڕوای بەو سەرکەوتنەی جۆ بایدن نییە. بەڵێ سپاس ماوەسە شەماڵ ئەوەی کە لە ڕابردووە ئەوە لە پێشەکەش ئاماژەم پێکرد ئێمە لە ساڵی ڕابردووە کۆمەڵێک ڕوودا و ڕویا لە وڵاتانی وڵاتیی وەکو فەڕەنسا لە ئەوروپا و وڵاتی ئەمریکا جیاوازی ڕەگەزی وارووا جیاوازی ئاینی و قبول نەکردنی ئەم جیاوازیانە بۆ خۆی ئەمەش بۆ خۆی خەلێلێکی پرۆسی دیموکراسی نیە لە خۆرئاوایەکدا کە زۆر بانگەشەی ئەوە کە دیموکراسیتی مطلق لەوەیە ئێوە کو توێژەرێکی سیاسی ڕاتان چی من ئەمێ سەرەتا پێشەویست وەڵامی ئەو پرسیاجنابە بموانەیە کە بڵێن ڕەخنەیە لە دیموکراسیەت باسی ئەو بکەم ئەم دیاردی کە ئێستا هەیە ترامپ ینی بەڕاستی دیاردێکی سیر بوو لە دوای هەڵبژاردننی ترامپیزم ینی ئەتوانی وای ناوە بنین ئەم شخصە ئەم کەسە کە کەسێکی بازرگان بۆ تاجر بۆ چۆتە ناو کای سیاسەکەەوە بەڕاستەکە هەر بە منتڵقی بازرگانی خۆی معاملە لەگەڵ کێسەکانە کاجا ناخۆی بە یاخود دەرەکی بێ ئەو لە ڕوانگەی منفعە و مەسلحە و زەرەرەوە لە بابەتەکان ئەڕوانێ بۆیە ئەبینیت ینی ئەو وتارە پۆپۆلیستی کە ترامپ هەیە بوو لە سەرەتایە چکە کە ترامپ هاتە سەر دەسەڵات بەڕاستەکەی کە کلەکانی کۆشکی سپی وەرگرت یەکەم ئیشکۆوتی یەکەم بریتی و لەو دیواری کە لە نێوان خۆی و مەکسیکاوتی دروستیەکەم بە دروستیشی کرد برایشی لەسەر ئاواش برارەکی ئەمە ئەم وتارە پۆپۆلیستی بەڕاستەکەی کاریگەری هەبوو لەسەر تەواوی جیهان لەسەر تەواوی سیاسەتی نێودەوڵەتی بۆیە ئەبینی لە دوای سەرکەوتنی ترامپ زۆری ئەو لایەنە سیاسیانە لە ناو جیهانی ئەوروپیا دەرەچوون کە یعنی نەژاد پەرست بوون باوەڕیان بەوە هەبوو کە ینی بەستەنها خۆیان بەهێز بن خۆیان بە توانا بن ئێستاشەیە کاریگەری ترامپش بەڕاستەکەی ینی ئەوە نییە کە بڵین لە دەسەڵات دوورکەوتەوانی ئیتر تەواو هەچی کاریگەریەکانی هەیە نامێنێت نەخێر بەڵکو
دیاردەی پۆپۆلیزمی جیهانی هەتاکو فترێکی زۆر بەردەوام ئەبێ بۆ چونکە بەڕاستیەکەی ینی جیاوازی بینی ترامپ و جۆ بایدن جیاوازێکی سادە نییە ینی جیاوازی شخصیەتیان نییە بڵێم دوو کەسی جیاوازن نه بەڵکو جیاوازیە لە تێڕوانینیان بۆ استراتیژیەتی سیاسەتی دەرەوەی ئەمریکا و چۆنێتی بەدێنانی بەرژەوەندەکانی ئەمریکا لە تەواوی جیهانە کەواتە ئەکرێ بڵێن ئەم مۆدێلەی کە ئێستا ترامپ پیادەیەکە بۆ خۆی هەناردەی دەرەوەی ئەمریکا شەکرێ و لە ئایندا مەترسیشی خراپتری لێ هیچ پێویست ناکەمێ باسیکەین بەعکسەوە کراوە لە ئەساسی ئەوەی کاکە یەکێک لەو شتە گەورانەی کە کردوەتی بریتی و لە گواستنەوەی سەفارەتی ئەمریکا لە تەلئەویب بۆ قودس و دانیشی پیاداننا و دانی بە جۆلانیشانە کە ئەمە دوو هەنگاوی زۆر گەورە بوون هیچ سەرۆکێکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا جورئەتی ئەوەی نەکرد ئەوە بکات لە کاتی خۆی کردیشی و ئەمە کاریگەری چی بوو پێچەوانەی یاسای نێودەوڵەتیشە بەڵێ کاریگەری چیتریشی هەبوو کاریگەری ئەوە بوو کە ینی پرۆسی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی دەوڵەتی ئیسرائیل لەگەڵ زۆر وڵاتانی عەرەبیە ئیماراتمان هەیە سعودیەمان هەیە سودانمان هەیە کاکە عەرزی جەناب بکەم کوێتر عەمانمان هەیە سەڵتەنی عەمانمان هەیە ینی ئەمە ینی جا پرۆژەی سەفحەت القەرن ئەوەی کە جاری کۆشنەر بڵین زاواکەی کردبوو بە سەرۆکاری ئەو ئیشانی ئەمانە خۆ پرۆسەیەک نین هەروە بە سادەیی لە دوای کۆتایی هاتنی ترامپ ئتر کۆتایی بێمێنن نه بۆ چونکە ئەمانە کۆمەڵێک التزاماتی سیاسی و التزاماتی ئابووری و التزاماتی کولتوری بەرامبەر بە یعنی ئەمریکا وەکو دەوڵەتێک وەکو مؤسسەیەک دروست کردووە کە ئاسانی لەژێر دەرچێ بەڵێ ئەوەی پێشتر کە ئاماژەم پێکرەوەی نموزەجەکانی پێوانی ئەوانش بۆ خۆی ئەمە درێژکراوەی ئەو عقلێت و بیرکردنەوانەیە خۆی مشکلەکەی لە ئەوەیە کاتێکەوە سی دیموکراسی دەکەین وا لامان دەرئەکەوێت کە دیموکراسیت بریتیە لەو سیستەمە یۆتۆبیایی کە پێویستە هەمومانتیایە لەژێریا بژین کە تایە هەموو مافەکانمان دەستەبەر کردێت ئازادی ڕادەربڕینمان هەبێت ئەمەوانە بۆ چونکە دوجار ئەوەی کە مامەڵە لەگەڵ ئەم چەمکانەیەکە کۆمەڵێک مؤسساتن کە من و جەناب و کەسێکی تر دامەمەزرانوە کەواتە تێڕوانینی ئێمە بۆ ئەم مؤسساتانە و بڕیارەکانی ئێمە لەسەر ئەوەی کە چۆن ئاڕاستی ئەم مؤسساتانە بکەین ئەوە دیموکراسیەتمان بۆ وێناکە بۆیە ئەبینیت ینی لە فەڕەنسایە خۆپیشاندان ئەکرێ خەڵکیش بریندار ئەکرێ و خەڵکیشی تایە بێتە قوربانی و یعنی ئەوەی کە ئەکرێ لە تاڵانی و لە برەوی لە ناو کوردستان ئێمەکە ئەکرێ لەوێش ئەکرێ چونکە دوجار ئینسان لە مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوانەکە بەڵێ کاکشوان ئەمریکا بۆ خۆی ئێستا کە هینی ئەوە ڕابەرایەتی جیهانەکە بە بڕوای تۆ ئەمە بیدعەیەکی سیاسی خراپ نییە لە ناو سیستەمە سیاسیەکانە کە شەرعیەتیان پێەیە بۆ هەڵبژارنەکان لە ئێستا لە داهاتوو بۆ ئەوەی کە سەیری ئەو مۆدێلەی ئەمریکا بکەن و زیاتر دیکتاتۆرەکان پایەکانی دەسەڵاتیان ئەستورکەن لە ناو کۆمەڵگادا بێگومان کە ئەوترێک ئەو کاتێک کە ئەمریکا بوو کۆکێک دنیا تاو لەرزەی گرێ بێگومان ینی ئەوەی کە لە ئەمریکا ڕوویدا و لە سەردەمی ترامپا ڕوویدا و ئێستا بووەتە ترامپیزم لە ئەمریکا و لە دەرەوەی ئەمریکاش ئێمە بینین کاریگەری ڕاستە و خۆی هەبووە لەسەر سیاسەتی نێودەوڵەتی ترامپ هاوکات لەگەڵ سەردانی ترامپ بۆ نیودەلهی هەموو گەڕێکی موسڵمانەکان سووتێنرا مزگەوتەکانیان سووتێنرا بە هەزاران کەس کوژران و بریندار کران ترامپ لە پرێس کۆنفرانسەکەی یەک وشە باسی ئەم پێشێلکاری مافی مرۆڤی نەکرد لە هیندستان باسی پێشێلکاریەکانی مافی مرۆڤی نەکرد کە مۆدی لە هیندستان ئایکا کە پەشیمان بوویەوە لە حکمی ذاتی کەشمیر ئێمە بینین لە ئەوەی کە ماوەستاش ئاماژەی پێدا ینی ترامپ وەکو بازرگانێک ینی مامەڵەی سیاسیشی کردووە لەگەڵ وڵاتانە بۆ نمونە بن سەلمان بە ڕۆژی نیوەڕۆ جەمال خاشقچی لە قۆنسڵیەتی سعودیە لە ئەستەمبوڵ ئەکوژێ و لاشەکەشی ئەتوێنرێتەوە و شوێن بزرە ئەکرێ تورکیا هەموو بەڵگەنامەکان تەسلیمی هەواڵگری ئەمریکاکە بەڵام ترامپ لەبەر ئەوەی کە ئەڵێ سعودیە ئێمە ئەگەر گەمارۆ بخەینە سەر سعودیە و چەکی پێ نەفرۆشین ئەوە رووسیا و چین قازانجەکەن سعودیە لەوان چەکەکڕێ یعنی هەموو دیدی ئینسانی دیدی مافەکانی مرۆڤ و دیموکراسی
لە گۆشەنیگای ترامپ بۆ ئەم چەمکانە ئەوەی لە ڕوانگەی اقتصادەوە لە ڕوانگەی ئابوووریەوە ئەڕوانێتە ئەم چەمکانە بۆیە بینین دیکتاتۆریەت لەم ناوچەیە پەرەی سندووە و بەهاری عەرەبی کە سەرکوت کرا بەشێکی زۆری هۆکارەکەەوە بوو کە گوتاری ترامپیزم هات بوو بە هۆی ئەوەی کە پێگەی دیکتاتۆرەکان لەم ناوچەیە بەهێز بە بڕوای تۆ دیموکراسیەت بۆ خۆی کە لە وڵاتانە شابانگەشەی بۆ کرێت چ لە خۆر ئاوەیە ئەمریکایە وڵاتانی خۆرەڵات تا چەند ئەمە دیموکراسیەتە خاتە بەردەم پاشەکشەیەکی گەورەوە یعنی بە ئاشکرایانی خستوێتی بەر پاشەکشە یعنی ئێستا بۆ نمونە دیکتاتۆرەکان ئەم ڕووداوی ئەمریکا زۆر خۆشحاڵیانەکە بەوەی کە بڵێن ئەوە تا دیموکراسی ئێوەژە بەو شێوەیە کە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئەمریکەکان ڕەخنیان گرت لە ڕژێمێکی وەکو ڕژێمەکانی کەندا و ڕژێمەکانی ئەم ناوچەیە ئەمانیش بڵێنەوە تا دیموکراتیەکەی خۆشتان ئەوە تا ڕەشپێستەکانە چەوسێنرێنەوە ئەوە تا هێرشەکرێتە سەر پەرلەمان یعنی لەوە ئەو برادرانەی وڵاتی خۆشمان زۆر خۆشحاڵ من بەوەی بڵێن خۆ ئەوە ئێمە پەرلەمانمان داخست پەرلەمانمان نەسووتان ئەوەتانە لە ئەنگرەکانی ترامپ پەرلەمانەکەشیان سووتان یعنی لەوە چی ینی هەندێک دیکتاتۆر بم ڕەفتارانە خۆشحاڵ من بۆ چونکە کارتەکان تێکەڵە بن ئەو کاتە لەبەرەوە جۆ بایدن ئەرکێکی زۆر قورسی لەسەر شانە و ئەمریکیەکان یعنی ئەمە ینی بەجددی ینی ئەڵێن کە جۆ بایدن ڕاستە سەرۆکێکی زۆر شایستەیە بۆ ئەم قۆناغە بەڵام ئەرکەکەشی ئێجگار قورسە بۆ چونکە ترامپ لە ماوەی 4 ساڵی ڕابردووەیە توانیویەتی ئەمریکا پڕ بکە لە شەڕی تائیفی لە جیاوازی تائیفی ئێستا ڕاستڕەوەکان سپی پێستەکان و ئینجیلیەکان تەنانەت ئینجیلیەکان بە ترامپیانەوە دەیانوت وەکو عیسای مەسیح وایە ینی بۆ ئەمریکا و بۆ دنیا لەبەرەوە جیاوازیەکی ڕەگەزی دژایەتیەکی تەواوی یعنی وەکەڵێ ڕەشپێستەکان مهاجیرەکان مسلمانەکانی لە ئەمریکا دروست کردووە کە ئەمە زۆر قورسە بۆ جۆ بایدن بتوانێت لە ماوەی 4 ساڵی داهاتووە چارەسەری بکە تەنانەت یعنی هەندێک چاودێر پێیان وایە ترامپ بە شێوەیەک لە سیاسەتی دەرەوەیە ئەمریکای بێمتمانە کردووە بە دەرچوونی لە ڕێکەوتن نامەی ژینگە بە دەرچوونی لە ڕێکەوتن نامەی لە یونسکۆ بە دەرچوونی لە ڕێکەوتن نامە جیهانیەکان ڕێکەوتن نامەی ئەتۆمی لەگەڵ ئێرانە یعنی جۆرێک بە جۆرێک ئەمریکای بێمتمانە کردووە ئەڵێن باشە ئەوە جۆ بایدن کەسایەتێکی شایستەیە و بڕوای بە دیموکراسی مافەکانی مرۆڤ هەیە ئایا ئەمریکا لە بەردەم مەترسیەکی تران نییە کە ترامپیزم جارێکی تر لە پێستی کەسێکی ترە دەربکەوێتەوە و ئەوەی کە جۆ بایدن کردوێتی سەر لە نوێ وەکو ترامپ هەڵی وەشێرێتەوە جا ئەمە تا ئێستاش ینی هەم لە وڵاتانی دەرەوە لە سیاسەتی نێودەوڵەتیە و هەم لە ناوخۆی ئەمریکاش ئەم مەترسیە هەیە کە ئەڵێن ترسی ئەوە هەیە کە ترامپیزم جارێکی تر دەرکەوێتەوە و ئەوەی کە جۆ بایدنەی کە جارێکی تر پاشەکشەی پێ بکاتەوە جا ئەمە مەترسیەکی جددیە بەڵێ ئەمە وەسە شەماڵ تا چەند ئەوەی کە شوان لە کۆتایی وەڵامەکانی ئەوتی ئەمە تا چەند مەترسی هەیە بێ بە یعنی کەلتورێ لەناو فەلسفەی سیاسیە بە تایبەتی لە ئەمریکا بەرەو هەنگاوێکی زیاتر بڕواوە شەرعیەت با بە دیکتاتۆرەکان و عەقڵیەتی ترامپ لەناو وڵاتی شوکو ئەمریکا کە ئەمە لە ئایندا مەترسێکی گەورەتری لێ پەیدا بێ و دیسان وەکو کاکشوان وتی لە بەرگێکی جیاوازترا ترامپ خۆی نمایش بکاتەوە وڵی تاوان مامۆسەگیان گومان لەوەیان نییە کە یعنی ئەوەی کە ترامپ لەمە 4 ساڵەیە کردوتی کاریگەری خۆی بەجێ هێڵێ بەڵام بێوەشمان بیر نەچێت کە ینی بە شێوەیەکی گشتی ئێمە دوو مەدرسەمان هەیە کە
تفسیری سلوکی سیاسی وڵاتە ئەمریکاکەن و تەواوی سلوکی سیاسی تەواوی وڵاتانی دنیاش مەدرسەی واقعیمان هەیە و مەدرسەی مثالیمان هەیە یاخو مەدرسەی واقعی نوێمان هەیە و مەدرسەی مثالی ئەمەیان بۆ خۆی واقعەکەیە بۆ ئەم واقعەیە کێسا ئەمەی کە هەبوو لە فتری ڕابردووە ئیشی لەسەرکرا بریتی بوو لە قوتابخانەی ڕیالیزمەکان ئەمانە کە پیان وایە ینی هەموو شتێک لە پێناوی بەدەستهێنانی بەرژەوەندی نیشتیمانی خۆتە و ئەوەشی کە بادلێ کرد بەڕاستیەکەی هەر بە هەمان ئاراسی ڕۆژ بەڵام جیاوازی ئەم دوو تێڕوانینە ئەوەیە کە ئێستا وەکو چەند مامۆستا فەرمووی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کۆمەڵێک ڕێکەوتنامە کشاوەتەوانەیە کە ئەم ڕێکەوتنامانە ئەمریکا خۆی بۆ خۆی داعمی سەرەکی ئەو ڕێکەوتنامانە بۆ مای 70 ساڵ یعنی بۆ نمونە ڕێکەوتنامی کوتلەی ئابووری ئاسیا کە 12 دەوڵەتی تایە لە بەرامبەر چینە داینابوو ڕێکەوتنامەی پارێزگاریکردن لە ژینگە یەکێکتر لەو ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئێرانە یعنی ئەمانە بەڕاستیەکەی ئەمانە گەورن یعنی ئەمانە کۆمەڵێک پرسی زۆر گەوری جیهانی بوون کە ئەگە ئێمە بە شێوەیەکی لێبڕینەوە کە ئەم تاگانە کشا دەرەوە اینجا سەیریکە ئەو ئاسوکۆتانی کە ترامپ ئەینوان ئەو برانەی کە ئەیا یاخ ئەو تویتەنەی کە بڵاوی کردوانێ بەڕاستیەکەی دۆست و ناریشی لە خۆی کرد بە حکمەوەی کە بۆچی دۆست و نار چکە ئەوەی کە دۆست بوو بەڕاستیەکەی هەنێک وتاری زۆر بازاڕیانە مەسەڵەن بۆ نمونە ئەیوت ئێمە ئێستعدادی ئەوەمانتیانە کە ئێوە استقلالی جێشی ئەمریکی بکەن بۆی پارێزگاری لە ئێوە بکە پارەمان بنێ با دیفاتان لێ بکەین ئەمە ینی جێشی ئەمریکی جێشی وڵاتێکی گەورەی و ئەمریکی کرد بە مرتەزەقە مقایەزەکە مرتەزەقە واکە بەڕاستیی ناتۆشی لە پێکرد زۆر زیاتر بۆ ڕاستە فەرمووی کەواتە ینی ئەمە یەکێک لە خاڵەکان یەکتر لەوانەیە کە نارەکانیشی پێ ساڵات بوون بۆ چکە بەڕاستیەکەی نەیانەزانی ئەم کابرا چۆن بڕیارەیە ئەیکی بڕیارەیە کەواتە بڕیاردانێکی تاگڕەوانەی ترامپ کاریگەری هەبوو لەسەر تەواوی ڕەشە سیاسەکە بەدیوەیەک مامۆستاگیان بە نمونەیەک جەناب بە وازاحی بێنمەوانێ سوپای ئەمریکا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا خۆی بۆ خۆی فاکتەرێکی یاخو عنسوڕێکی سەرەکی بووە لە ناو منزومەی هاوپەیمانەتی جشت بە تیرۆریستە داعش باشە دەی هەر ئەم سوپایە مجرد ئەوەنەی کە بڕیاریە شەو بڕیاریە لەگەڵ بۆی تەلەفۆنێک لەگەڵ ئەردۆگانە وتی ئێمە لە ڕۆژئاوای کوردستان ئەکشینەوانێ چی ڕوویە دوایی نەخێر هەمی سانۆجارێکی تر وتی ئەمەینەوانێت تەخفیزی قواتی خۆمانەکرد لە ناوچانیان کەواتە ئەم بڕیارە تاگڕەوانە نەگەڕانەوە بۆ ینی بۆ سلوبی بڕیاردانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ئێمە پێی ئاشنان و دراسەمان کردووە زۆر مەترسیدار بوو لەسەر ڕەوشی سیاسی جیهان ئەوە ترامپ کۆتایی پێ بەهاتایە چونکە بەڕاستەکەی ئەو مهمەیە کە ترامپ هەیە بوو لە ماوەی ئەم زەمەنیە هەمووی جێبەجێ کردەوە کەواتە ئەکرێ بڵێن مامۆستا کەواتە ئەکرێ بڵێن ئەم مۆدێلای ترامپ وەکو کارکتەرێک لەسەر شانۆی سیاسی ئەمریکا بە نەمانی ترامپ ئەمەش نامێنە یاخود وەکو پێشتر پرسیارم کرد ئەمە بۆ خۆی بێتە ئەچێتە ناو فەلسەفەی سیاسی و سیستەمەی حکومڕانیەوە نەک لە ئەمریکا بەڵکو وەکو چاولێگەری لە دەرەوەی وڵاتەش نانە قوربان ئەمێنێ ئەشێ بە شێوازێکی تر خۆی دەرخە بەڵام مەرج نییە لە جۆ باید نابێ لەوانەیە لە کەسێکی ترا بێ بە شێوازێکی تر بە فۆرمێکی تر ئەمە وەکو چۆن بە ئازی نابتم کرد ئەم جەدەلەی نێوان ڕیالیزمەکان و ئایدیاکان کۆنە هەیە و هەتا دنیاش وێنێ ڕاستە کۆنە بەڵام بۆ خۆی لە مێژووی حکومڕانەتی ئەمریکا بۆ خۆی ئەمە وەکو حاڵەتێکی نوێ نییە زیاتر پێشتر بەو شێوەیە ئالوگۆڕی دەسەڵات لە نێوان دیموکراتەکان و کۆماریەکان ناکراوە بەو شێوەیە قبوڵی ناکەن من ئەوەی کە ملاحەزەمان کرد بێ نەخێ نەکرا بەڵام بۆشمان بیر نەچێکە لە ناو مێژووی سیاسی ئەمریکایە چیرۆیە سەرکردەکان هەیە کاکە ڕاستە ئەوەیە بەڵام تیرۆرکرا شێوازی تەسیمکردنەوەی دەسەڵات تیرۆرکرا بەڵام نەخێن ئەم ئالوگۆڕکردنی دەسەڵاتە ئالوگۆڕێکی سەلس بووە ڕۆشتۆ بەڕێک بۆچکە ئەستار کردوەتی بەڕاستەکەی بەڵام ئێستا ترامپ من عەرز جەنابتم کرد بڕیبڕیاری تاگڕەوانەی ترامپ یعنی ڕۆڵی مؤسساتی بڕیاردانی لە ناو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا زەعیف کرد یەکێک لە ئەرکە هەلە گەورەکانی جۆ بایدن کە لە داهاتووە ئەچێتە ناو کۆشکی سپیەوە ئەوەیە کە جارە ناوماڵی خۆی ڕێخاتەوانێ چونکە بەڕاستەکەی ترامپ لە ماوەی ئەم 4 ساڵەیە کۆمەڵێک کێشەی ناخۆی زۆر گەورەی بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دروست کرد لە ڕووی جیاوازی چینایەتیەوە لە ڕووی جیاوازی ڕەگەزیەوە لە ڕووی جیاوازی مەزهەبیەوە ئەبێ ئەمە چارەسەر کرێ کەواتە یەکێک بۆیە ئەبینی جۆ بایدنێکی لەم دوسرۆژات تویتێکی کردووە ئەڵێ من 20 مانگ
ئەمە تویتەکەی بادنناڵێ من 20 مانگ ئەسمەناو کۆشکی سپیەوە و یەکەم ئیشیشم ڕۆبەڕۆبوونەوەی لەگە کۆرۆنایەت هەڵکردن هەڵدانە بۆ چاسەکردنی نەخۆشی کۆرۆنا لە ناو وڵاتە ئەمریکا کەواتە یەکەم جار خۆشی چاک ئەزانێت کە یەکەم ئیش بێتە لە ڕێخستنەوەی ناوماڵی خۆی پاشان هەوڵدان بۆ ڕێخستنەوەی دەرەوەی سیاسەتی دەروی ئەمریکا مەش کاتە خەیانە بەڵێ کاکشوان بە بڕای تۆ ئەو کێشەکەڵەکە بووانە کە مامۆسا ئاماژەی بە هەندێکیان کرد لە ئەمریکاوە لە وڵاتانی دەرەوەش جۆ بایدن بە ئاسانی ئەتوانێت لە ڕێگەی دیسانەوە تەفعیلکردنەوەی دیموکراسیەوە ئەو یاسا جەبری و دیکتاتۆری کە ترامپ بەکارێنە ئەم بتوانێت هێواشی کاتەوە و کێشەکان چارەسەرکە و بەسەریاندا زاڵ بێت دوێنێ باسی کردوتی من هەر لە یەکەمین سەعاتەوە کە ئەچمە کۆشکی سپی ینی تیمەکەی من ئامادەیە بۆ کارکردن پێش ماوەیەک باسی ئەوەی کردوتی ترامپ تەنانەت موسساتی ئەمریکا دامەزراوەکانی ئەمریکای چۆڵ کردووە لە کەسانی شایستە کەسانی لایەنگری خۆی داناوە واتە لایەنگری بووەتە بنەمای دانانی ئەو کەسانەی کە لە سیستمی ئەمنی ئەمریکا کاریان کردووە بۆیە بایدن کە باسی ئەو هاکردنی کۆمەڵێک وەزارەت و موسساتی ئەمریکا کرا بایدن وتی ئەوە هۆکاری ئەو دەستوەردانەی ترامپە لە دامەزراوە ئەمریکیەکانە بۆ ئەوەی کەسانێک دابنێ شوێنکەوتوی خۆی بن جای بایدن یەکەمین کاری لێرەوە دەست پێیەکە کە موسساتی ئەمریکا دروست کاتەوە جارێکی تر لەسەر بنەمای پسپۆڕی ئەوە یەک دوای ئەوەش ئەو برینانی کە ترامپ دروستی کردووە لە کۆمەڵگەی ئەمریکایە چارەسەریان بکە چونکە ترامپ ئێستا ئەڵێ ئەو 73 ملیۆن کەسەی کە دەنگیان بە منداوە نیشتیمان پەروەری ڕاستەقینە ئەوانن واتە چی؟ واتە ئەم ترامپیزمەی کە من دروستم کردووە لە دوای خۆشم بەردەوامە بێ لە دوای خۆشم ئەم حرەکەتە یعنی لە دژی جۆ بایدن ڕائەوەستێ لەبەرەوەمە کێشەیەکی قوڵە گرفتێکی کاتەمە بۆ خۆی شۆڕ بۆتەوە بۆ ناو کۆمەڵگا و بۆ ئاشتی کۆمەڵایەتی ژەنێوان هاو نیشتیمانیانی ئەمریکادا هێرشکردنە سەر کاپیتۆل هێل یعنی ئەوە نمونەیەکی ئاشکرا بوو کە یعنی تا ئێستا لە مێژووی ئەمریکای یەک جاری تر تەلاری کۆنگرێز هێرشکراوەتە سەر سووتێنراوە ئەویش بەدەستی بەریتانیەکان بووە لە 1940 هۆکارەکەش ئەوە بوو کەەوە بەریتانیەکان دوژمن بوون یعنی وە کەڵێن دوژمنی حکوومەتی ئەمریکا بوون و هاتوون تەلاری پەرلەمانەکەیان سووتانوە کۆنگرێسیان سووتانوە بەڵام ئەمە بەدەستی لایەنگرانی سەرۆکی ئەمریکا کە لە دەسەڵاتا بێت ئیعتراف نەکا بە دیموکراسیەتی وڵاتەکەی دان نەنێ بە هەڵبژاردنە و ئەنجامەکانی هەڵبژاردن قبوڵ نەکا و بۆ زۆری زۆرداری لایەنگرەکانی میلیشیەکانی بنێرێتە سەر کۆنگرێز بۆی کۆنگرێز بترسێنێ و ڕایان بگۆڕن یعنی ئەمە زۆرێک لە سیاسەتمەدارانی ئەمریکا وتیان ئەمە کودەتایە تەنانەت پارێزەری پێشووی بنەماڵەی ترامپ وتی ترامپ دیموکراسی لە ئەمریکای وێران کرد و مەبەستی ئەوە بوو کە ینی بە تەواوەتی خاپوری بکە بەڵام سەرکەوتوو نەبوو دوجار بەڵێ کەواتە وەک لە سەرەتاوە ئاماژەم پێ ئەگەر ئێمە بڕێنەوە بوارە فکری سیاسیەکەی بۆ خۆی ئەمە باشترین نموزەجە کە بۆ خۆی وێنەی دیموکراسی لە ئێستا لە سەدەی 21ەمە تەڵخەکات بێگومان ینی جۆ بایدن لە سیاسەتی نێودەوڵەتیشە کە ترامپ تێکیدا دیسانەوە یعنی پێویستی بە بیناکردنەوە هەیە یعنی نمونەیەکی زۆر سادە سوودان لەسەر لیستی تیرۆر بوو وتی لەسەر لیستی تیرۆر ئەمێنیتەوە ئەگەر ئیعتراف بە ئیسرائیل نەکەیت ئەگەر ئیعترافیشە بە ئیسرائیل کرد ئێمە لەسەر لیستی تیرۆر لاتە بین ئایا هەر وەکو منطیق وەکو لۆژیک ئایا سوودان ئەگەر تیرۆریست بێ هەر بەوەندەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل ئاسایی یەکاتەوە ئەبێتە وڵاتێکی وڵاتێک کە تیرۆریست لە شەیتانەوە بێ بە فریشتە یعنی بۆچی بێتە فریشتە بۆچی بن سەلمان بەبەرەوەی کە سعودیە 460 ملیار دۆلار گرێبەستی لەگەڵ
ئەمریکا کردووە بۆ چاکڕین یعنی چاوپۆشی لێکرێ کە بە سەدان مامۆستای ئاینی بە سەدان چاکساز ژن داکۆکیکاران لە مافی مرۆڤ لە زیندانەکانیەتی وە گەورەترین تاوان ئەوەی جەمال خاشقچی لەوەش گەورەتر شەڕی یەمەن کە ئەو هەموو ژن و منداڵ و هینە قوربانیەکرێ ئەوە ماوەی 6 ساڵە یعنی هەموو ئەمانە نەبوونە هۆی ئەوەی کە ترامپ ئیدانەی عەرەبستانی باش ئەگەر ئێمە بەدیوەکەی کەواتە ئەمە چاکردنی ئەوێ و جۆ بایدنیش ئاماژەی بەوە داوە کە پێویستەکە پێداچوونەوە بکرێ بە دۆسیەی و تاوانانەی کە سعودیایی ئێمە گەر بە دیوەکەی تریشیا بۆ خۆراوە و ئەوروپا قسەی لەسەر بکەین بە بڕایت و ئەمە بۆ خۆی پریشکە هاوێ بۆ وڵاتە ئەوروپیەکانی تر کە ئەوانیش بە جۆرە لە جۆرەکان بە ناوی دیموکراسیەتەوە دیکتاتۆریەت پیادە ئەکەن و ئازادی کەمترەوە جیاوازی ڕەگەزی و ئاینیەیە بێگومان ئەنجیلا مێرکێل زۆر خۆشحاڵی خۆی دەربڕی بە سەرکەوتنی جۆ بایدن و تەنانەت لە دوای ئەم ڕووداوەش وتی لە 20 مانگە ئێمە هیوادارین سەرۆکێکی تر و تیمێکی تر و دۆستانێکی تر لە کۆشکی سپیا بن کە ببنە ڕایەڵەی بتەوکردنەوەی پەیوەندیەکانی ئەمریکا و ئەوروپا چونکە ئەوروپیەکان لە ماوەی ینی ترامپە وەکو بازرگانێ مامەڵەیان لەگەڵا کرا ئەوە بووە هۆی ئەوەی کە ناتۆ کە سوپەری ینی پاراستنی ئەوروپا بووە بێهێز ببێ لە ڕووی ئابوووریەوە ئەمریکا کە ترامپ دروشمی ئەمریکای بەرز کردەوە کە ئەمریکا لە پێش هەموو شتێکەوەیە لەگەڵ یەکێتی ئەوروپا ینی حاڵەتی ئابووری تێکدا لەگەڵ جنوبی شەرقی ئاسیا کە مامۆستا ئاماژەی پێدا ئەمریکا لە ئاسیان هاتە دەرەوە یعنی ئەو هەموو ئاژاوایی کە لەگەڵ چینا دروستی کردووە تەنانەت ڤایرۆسەکەی ناونەوە ڤایرۆسی چینی یعنی هەموو ئەم گرفتانە گرفتی گەورن و لەمپەری گەورن لە بەردەمی جۆ بایدنە وەوەکو بە ئاماژەشم پێدا دووبارە ئەم وڵاتانەش یعنی وەکە ئەڵێ بە گومانەوە ئەڕواننە ئەم خۆناغەیترا ئەم گومان بایدن چونکە ئەیانەوێت دڵنیا ببن دوای بایدن ئایا ترامپێکی تر نایەتەوە کە ئەم دیسان ئەم پەیوەندیانە تێک بداتەوە ئەمەش خۆی بۆ خۆی هاتنی یعنی وەکە ئەڵێ بایدن وەکو هاتنی ئۆباما نییە چونکە بایدن لە دوای ترامپەوە هاتووە باشە سپاس کاکشوان من ماوەی بەرنامەکەم زۆری نەماوە مامۆستا بە بڕوای تۆ بۆ خۆی بایدن ئەتوانێ جارێکترم قەیرانەی بە تایبەتی لەم 4 ساڵەی حکومڕانەتی دۆناڵد ترامپدا لە جیهانەوە لە ڕۆژەڵاتی شاکە بەشێکی تۆ ئاماژە پێکرد یعنی ئەتوانێ بۆ خۆی ئەندازەیەک بیگێڕێتەوە بۆ حاڵەتی ئاسایی خۆی وڵا ئەبێ هەوڵ بابەت ئاکید هەوڵی شەیە چونکە بە دیلی ترامپ بایدنە لەبەر خاتیۆ گە بمانوێ ئەو کەشە سیاسی کە لە ناوچەکە هەیە بەرەو باشتر بچێ ئەبێ بایدن جۆدی خۆی تاوکە بۆیە من ینی لە کۆتای هەرەوەنداڵە من هیوادارم کە جارێکی تر ترامپێکی تر دروست نەبێت چکە بەڕاستەکەی جیهان ڕۆژگالێک و شەوانێکی بەسەر بدڵی لەسەر دەستی وەسە دڵی بوو بە تایبەتی کاتێک کە کێشەی ئێران هەبوو چکە گرفتی زۆر گەورە دروستە بوو لە جیهانە بە بڕای تۆ ئەمە خۆراواشی ئیحراج نەکرد لە بەردەم ڕای گشتی جیهانیا کە ئەو دیموکراسی باسیەکەن بۆ خۆی ترامپ گەڕانیەوە بۆ چوارگۆشەی یەکەم من نەک نمونە باسەکەم ئەویش بریتە لە پرۆژەی برکسیت کە یعنی لە دوای هاتنە سەرکاری جۆر بۆنسن کاتێککە ویستی لە اتحادی ئەوروپی بچێتە دەرەوانێ ئەویش خۆی بۆ خۆی واتە پرۆژەی برکزیت یەکێکە لە بەرەنجامەکانی یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی دیاری ترامپ بۆ لە جیهانە باشە من هیچم نەماوە بە کورتی دو قسەی خۆت بکەی لەسەر من زۆر سپاسیەوەکەم هیچ نەواچکە قسەی خۆمان کاکشوان بە کورتی هیچت نەماوە لە نیو خولەکان من ماوەی بەرنامەکەم تەواو بووە تەنها ئەوەیە ئەو منیژە هیوایە خوازم کە وەکەڵێ کە ڕزگارمان بووە لە ترامپ جارێکی تر ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا وەکو زەعیمی عالەم وەکو ڕێبەری عالەم جارێکی تر تووشی پەتایەکی تری وەکو دۆناڵد ترامپ نەبێ بە ئەوە تا نانسی بیلۆسی ینی هەتا ئێستا 11 ڕۆژی ماوە لە سەرۆکایەتی ترسی ئەوەیان هەیە کە جەنگێ دروستکە لە خۆرهەڵاتی ناوەڕاست تا ئێستا 4 جار بی 52 ناردووەتە سەر کەنداو بۆ ئیستیفزازی ئێران یعنی دوێنێ نانسی پیلۆسی پەیوەندی کردووە بە ڕئیسی ئەرکانی سوپای ئەمریکاوە داوای لێ یەکە ئەڵێ تکات لێ یەکەم هیچ بڕیارێکی دۆناڵد ترامپ جێبەجێ نەکەی چونکە دۆناڵد ترامپ ئەوێ لە ئاخرین سەعاتەکانی تەمەنیا
ئەمریکا نقمی قەیرانێکی تری گەورەتری نێودەوڵەتی بکە. باشە سپاس بۆ شوان هەورامی نووسەر و ڕۆژنامە و سپاس بۆ مامۆستا شەماڵ ئەحمەد توێژەری سیاسی و مامۆستای زانکۆ سپاسانەکەم ئەمڕۆ لەم بەرنامەیە ئامادە بوون. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی گفتوگۆی تایبەت تا بەرنامەیەکی تر بەخۆی گەورەتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایە. سپاس بۆ